زۆر سێرە لەگەڵ فەرزانە موعیدمان ئێرە بوو نازانم بۆ دیار نەبوو ڕاستەکەی بەڵام ڕێگاکەی سەختە بۆیە تاخیر بوو یانچین لەو سەرکەم لە چاوەڕێ بین زۆر چاکە با بڕۆین تایەت کابرای ڕاستکە ئەی چۆن ڕاستەکە ماڵەوە بێ تۆ یەکەم جارتە بۆیە نایناسی ئەی بۆ تایەسە دەرنەکەم یەت کاکە گیان ئەزانی چەند ئیسفادی گاندۆ بە من وعدی زۆر تەواوە تۆ بڵێ تووشی شتێ نەبوو بێ نەبا بە ماڵاوێ و نزت ترسنۆکی تۆ لەگەم لای خەمە چییە وەرە ترسنۆک نیە معقول نییە تا ئێستا کاکە گیان یەپەلەمەکە یاخوا الله رشيدي بەڵامت بەنۆکەرت بم ئەرە کاکەیان زۆر دواکەوتی میرزا ڕەشیدیان خۆ تەمادەی نەبی کەشم بێمە دەسێت ئەزانی چەند دەستی کردو تا گەشتۆتە لای من ئەمە ناوی کاکە ئەحمەوە هیچ ترس لێ نەبێ خۆمێناومە ئەوەش ئاغای فەرزانیە خۆشحاڵم بەناسی تۆ واز لەوانە بێنە شتەکان هێناوە دەبێنە بە قوربان ئەو پارەکە ئەی لە چۆمەکە چۆن دەباش ئاگایەکە لەو ناوە بێت سیرکە بەجوانی ئەو پارەکەم بۆیە ناوی ئەو پارەکەی باش بە قوربان شتەکانم بەرێ وریا بە تەواوەتی یعنی بە قوربان تۆزێ خێراکە کات تەواوە خێراکە چاوەکەم زۆر باش خێراکە بێنە چییە کەی وەختی وەیە باوکەکەم تاقیکە ڕەوزان چۆنە کاکە تەواو ئەمانە عیبی نییە نانەتەوە بە قوربان حیاو ناموسمان نەبێ میرزا گیان هەمووی ئازمایش دە زۆر چاکە ئەوش بکرە تەواوە کاکە گیان حەف یه ڕۆژیکە دێمێن کاتانم هیچ چاوەڕێ دەکەم بەساکەم پێمان لێ نەبڕی باشە خواحافیز ئاگا لە خۆ بێ مامۆستاگیان لە خزمەت تا چۆنی بە قوربان بەساکە ئەحواڵ چۆنە چییە چاوەکەم لە خزمەت تاوێم وا ئەوەی تا بە قوربان بەساکەم ئیشمانێ چاوەکەم تۆ فێریان بەڵایان ناکەی بە قوربان ئەم جارە هاتمەوە ها شتی جوانی بۆ شێر مامۆستاگیان بەجێم وەرە وازمان لەبێنە چاوەک میشەکەمان لێ تێکمێ دەلاچۆ کەی کاتیەوەیە دەبڕ وەرە دەبڕە لاچۆ ئەو هاو دابەسە وەرە دابەسە وەرە بۆ وەرە باشە وەرە ئەمە تێک چووی لاچۆ بڕۆ کاکەجان بڕۆ لاچۆ دەی